بەڵێ بەڕێزان جارێکی تر سڵاوتان لێبێ بەشی دووەمی پرۆگرامەکە بە بینینی چەند لێدوانێک کە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هاوڵاتیان گفتوگۆیان کردووە بینەرە بین بزانین چی پرسیارێکی تێدا بۆ میوانەکانمان دواتر گەڕێنەوە و گفتوگۆی زیاترەکەین. کاری لە پێشینەی یەکێتی نیشتمانی کوردستان هاوسەرۆکانی یەکێتی نیشتمانی کوردستان کە من ئاگادارم کوە لە پەیڕەوی یەکێتی نیشتمانی کوردستاندا ئەو پەسەند کراوە و باسی کراوە خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستانە، دڵنەوەی خەڵکی کوردستانە. ئەم میلەتە ئێمە ئەچیت ئەم میلەتە ئێمە ئەچیت خزمەتی لەمە زیاتری ئەوێ هەم بە کەسوکاری شەهیدان هەم بە زیندانیانی سیاسی هەم بە تێکۆشەرانی تریگەلەکەمان بەعام. یەکێتی نیشتمانی کوردستان هەر دروستبوونەکەی وەهایە ئەم بەرنامەی ئەم جارێ یەکێتی نیشتمانی کوردستان ئەچیت وایە و ئەبێ واژ بێت کە وەکووتمان حیزبی هەموو بێت، حیزبی هەموو میلەتەکەمان بێت و لە هەموو ڕوویەکی خزمەت گوزاری لە هەموو ڕۆکی سیاسی و ڕاگررتنی تەوازنی سیاسی لە ناوچەکە و ئەقلیمە کە ئەوە زۆر کارێکی زەرورە بۆ یەکێتی نیشتمانی کوردستان. لە دوای کۆنگرەوە من بە هیوام زیاتر بوار بە گەنج بدرێت لە ناوی شێتیە، زیاتر خزمەت بە کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان بکرێت و هەوڵ بدەین لەم بارودۆخی ئێستا گوزەرانی خەڵکی کوردستان بتوانین چاک بکەینەوە بە هیوایەوە. خۆی بەڕای من نوێبوونەوە بەواتای ئەوەی کە گەنج ئێمە وەلەو یەکێتی پێشەنگە لە هێنانە پێشەوەی گەنجە بۆ ناو ڕیزەکانی و بۆ ناو دام و دەستگاکانی حکوومەت. هیوادارم لە داهاتوودا زیاتر برەو بە بوارە بدرێت. یەکێتی نیشتمانی کوردستان ئەبێت هەندێک دەنگی بڵین زویرمان هەیە ئەبێ ئەوانە چارەسەر بکەین، نەبێ سەردانی خەڵک بکەین، نەبێ هەندێک چاکسازی بکەین. بەگشتی ئەم کارانە ئەبێتە هۆی ئەوەی کە یەکێتی لە داهاتوودا دەنگی زیاتر بەدەستبێنێ و ئێمە هەر لە ڕابردوشدا ئێمە لەگەڵ هەموو لایەنەکانە پەیوەندیمان باش بە بەڵام پێم باشە لە داهاتوودا یەکێتی ئەوەندە سازش نکات چکە ئێمە باجی ئەو سازشی و نەرمونیانەمان داوە لەگەڵ حیزب و لایەنەکانە. ئێمە وەکو بە شێوەیەشی گشتی پەیوەندیمان لەگەڵ هەموو لایەنەکانە باشە. یەکێتی نیشتمانی کوردستان لە کۆنگرەی چوارەمدا بڕیاری نوێبوونەوەی داوە، بڕیاری هێنانە و پێشەوەی خوێنی نوێی داوە، بەڕێزگرتن لە خەبات و خەباتکاران و تێکۆشەرانی ڕابردوو کە یەکێتیان گەیاندە ئەم قۆناغا بە هەوڵ و ماندووبوونی خۆیان بە قوربانیدانی خۆیان و ئێستا ئەو نەوەیە یەکێتی نیشتمانی کوردستان ڕادستی جیلێکی یان نەوەیەکی تازە ئەکەن لە سەرکردایەتیکردن و لە بەڕێوەبردندا و ئەم نەوەیەش بەپێی لە دوای کۆنگرەی چوارەمدا دەرکەوتکەوە چینی گەنج هاتۆتە پێشەوە سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان دەکات و لە هەموو دنیاشدا وایەکەوە ئەو توانە و تاقەی لە گەنجدا هەیە وەکو خوێنی نوێ وەکو تاقەی نوێ دەتوانێت خزمەتی زیاتر بکات لە مەیدانەکەدا و یەکێتی نیشتمانی کوردستان لەو بارەوە درێغی نەکردووە و ئێستا بە بیری نوێخوازیەوە هاتۆتە مەیدانی سیاست. یەکێتی نیشتمانی کوردستان کە ئێستا هەندێک هەنگاوی نیاوە لە سەرکردایەتیدا کۆمەڵێک خەڵکی بەتوانە کۆمەڵی خەڵکی گەنج هاتۆتە پێشەوە لە مەکتەبەکانە لە مەڵبەندەکاندا خەڵکی شیاوی داناوە، زۆربەی خەڵکەکان خەڵکی دڵسۆزن، خەڵکی بڕوانامەدارن، کەسوکاری شەیدن و بتوانێت بێتە خوارەوە لە سەرجەم ئۆرگانەکانە لە حکوومەتە بتوانێت گۆڕانکاری گەورەتر بک، بتوانێت پرۆژەی جوان پێشکەش بکات بە لاوان بە گەنجان بە کەسوکاری شەهیدان و بتوانێت حکومڕانێکی تەندروست بۆ داهاتوو بۆ هەرێمی کوردستان پێشکەش بکات. سپاس بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی ئەم لێدوانانە. دووبارە سڵاو لە ئێوەی بەڕێز و لە میوانەکانیشم. بۆ هەرسێ بەڕێستان دەمەوێت تەئکید لە قسەی ئەو بەڕێزانە بکەمەوە کە لێدوانیاندا بەشێکی زۆریان قسەیان لەسەر پرسی گەنجە کرد. دەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان لەم قۆناغە زیاتر گرنگی بە گەنج بدا. پێتان وایە لە دوای کۆنگرە یاخود لە کۆنگرە بە دواوە ئیتر یەکێتی نیشتیمانی کوردستان قۆناغێک دەست پێ دەکات و وەک لە ڕابردوو چۆن گەنج پێگەی تایبەتی هەبووە لە داهاتوو زیاتر و زیاتر کاگرزگارەوە کەمیشەوالەتەوە دەست پێ بکەمەوە.
گەنج دەکرێت ینی جارە گەنج چێە گەنج هەر تەمەنیە گەنج بەشێکی بریتە لە بیرکردنەوە بەشێکی بریتە لە وشاری بەشێکی بریتە لە بواری پەروەردەی ئەو کەسە یانی لەبەرەوە گەنج بە شێوە میسالەکەی وەری نەگرین ینی بە شێوە تەقلیدەکە بەڵکو بە شێوە زانستەکەی بیکردنەوەە گەنج لای من ئەو کەسەیەکەوە بیرێکی تازە دێنێتە پێشەوە گەنج لای من ئەو کەسەیەکەوە شێوازێکی هەسوکەوتی کاری حزبی کاری حکومی کاری یاسایی دێنێتە پێشەوە ئەنی شتێکی باشتر بێنێتە پێشەوە منەوە بە گەنج دەزانم ینی هەر کەسێک بێتوانە بەڵام کەسێک بێت ینی شتێک بێت لەوەی ئێستا خراپتر بێەوە پیناوترێ گەنجوانە بۆ لایەنی تەمەنیژانی هەواڵفەرید کورتەیەکی باس کرد لە سەر تەمەنی ئەندامانی سەرکردایەتی ئەوانە ئەوەی کە پێێنی بە کۆنگرە بوو من دڵیاتانەکەم ینی ینی سەروی 170 ئێسەی سەرکایەتی لە نەوەی گەنجەکانە ینی یەک لەو هەواڵانەی کەوا قسەی کرد لە چاوپێکەوتنەکەی لە لێدوانەکەی باسیێوا کاڵێ بەشێرە زۆریشان خاوان بڕوانامەەوە قسەی زۆر ڕاستە سنین بڕوانامەی دکتۆرا و ماستەر و بەکایۆز ینی کە ڕێژەکە ێزگار بەرزانی ئەگە بەراوردیکەین لە چاو قۆناغی سەرکایەتی ڕابردووە ئەمەماناوە جیلێکی گەنج و خوێنەوە لە ناو ئەنجومەنی سەرکایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە و لەسەر هەمووشان و هەردوو هاو سەرۆکە کەسکە ئەوانش هەردووچیان با بڵێن لەنەوەی گەنج حسابن ینی منەوە یەک شتێکی کە بۆ هەموو نام و کادران و لاگرانی یەکێتی بە کورتی باسکەموانە ئێمە چۆن ئۆرگانەکانی خوارەمان نوێەکەینەوە چۆن ئەوانە گەنجەکەینەوە ئانی وا بزانم پێشترش باسیەوەم کرد ئەمە ئەنجومەنی کۆمیتەکانمان ئەنجومەنی مەڵبەندەکانمان ئەنجومەنی مەکتەبەکانمان ئەین 14 ساڵە هیچ گۆڕانکاریی تێ نەکرات چۆن ئەمە نوێەکەینەوە ئەمە گەنج بتوانین لە ناو کەرت و کۆمیتە و مەڵبەندا لێوە جارێککە بێنە پێشەوە تەمان ئەو گەنجانە ئەو کاتە جڵەوی کاری حزبی کۆمیتەکانیان نەکەوێتە دەڵەوی کاری حزبی لە مەڵبەند و مەکتەبەکانەکوێتە دەسوانە ئێمە دەرفەت هەبێت لەم ساڵ بێت یا ساڵی ئاین دەبێت کارێکی وا بەنیازین کەوا بە سووترین کات بین کۆنفرانسی ئۆرگانە حزبەکان ڕێک بخین لەو کۆنفرانسانە ستافی نوێ هەڵبژێردرێتوانە لەو ستافی نوێ من تەقدیرم بۆ ستافە ئێستەیە کە نەمای ئەم 14 ساڵەیە کان زۆر ماندوو بوونە زۆر تێکۆشاون زۆریان خزمەت کردووە بەڵام بەڕاستی کاتێەوە هاتووە ئێمە هەموو ئۆرگانەکانمان نوێ بکەینەوە و کات ئەو داواکاری ئەندامان و کادرانی یەکێتی کە تەکید لەسەر گەنجەکەنەوە ئەو بۆ شێوازە دێتە دیوانە بەشێکی تری گەنج کە ئێمە ڕۆڵی بدەینێ بریتێ لە کاری حکومی و پەرلەمانی مەسم بۆ منە سەمە لە قۆناغی دانانی ڕاوێژکارین بەڕێوەبەری گشتین جێگر وەزیرین یا لە ئینتخاباتەکانی ئایندە لە هەڵبژاردنە گشتەکانی عێراق و کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان چۆن ئەو گەنجانەی بەتابەتی خەوان بڕوانامەی بەرزن بین ئەوانە بینە پێشەوانە کاندیدکەین بۆ پۆستە حکومی و پەرلەمانەکان من پێم وایە ئاوا ئەتوانین ئەوە بکەین ینی دەست خۆش کاگرزگار کاکفرید لە نێو هەر حزبێکدا نێبوونەوە ئاسان نییە دەکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان لەم قۆناغەدا چۆن هەنگاو بۆ نوێبوونەوە بنێت یان ئێمە نێوبوونەوەکەمان دەست پێ کرد ینی هەر خۆی بەستنی کۆنگرە هەنگاوی یەکەم بوو و پێمان وا بوو بەبێ کۆنگرە ناتوانین بەرەو نێوەبوونەوە بچین و نوێبوونەوە کەشمان هەر لەوێ جێبەجێ کرد یان هەڵبژاردننی سەرکردایەتی تازە بەو ژمارە زۆرەی گەنجان بە دڵنیایە نوێبوونەوە بوو بەڵام ئەوەی کاک ڕزگار باسیکە دەمە بەشێکە لە بەرنامەی سەرکردایەتی تازە بۆ مەسلەی گەنجان پێم وایە بەرنمەکەمان لەوە فراوانترە لە زومەنی سەرکردایەتی کۆمەڵێک بەرنامان هەیە لە مەڵبەندی سلێمانی لەگەڵ هەواڵانی مەکتەبی مەڵبەندی سلێمانی باسی بەرنمەکەی خۆمانمان کرد لە ئەنجومەنی سەرکردایەتی سەبارەت بە هەموو بابەتەکان بەڵام مەرج نییە بە ئاشکرا یان بەرنامەی خۆمان لە میدیاکانە بڵاوکەینەوە بەڵام ناو خۆمانە ئەتوانین وەردە ئەو بەرنامەی کە هەمانە جێبەجێکەین و بەشێکی زۆریشی ئەوەیە کە ئێمە بەرنامەی گەزکردنەوەی یەکێتیمان لەسەرەوە دەست پێ کرد یەکەم جار لە سەرکردایەتیە وردە ببینە خوارەوە شۆڕ بینەوە بۆ دام و دەستگاکانی تر لەو لێدوارانە یەکێک لەو هەواڵانێکە قسەیان کرد قسەیتی جوانی کرد باسی لە مەسەلەی زویربوونی جەماوەر و کادر و ئەوانە کردووە بە دڵنیایە بەشێک لە ئەرکەکانی ئەم سەرکردایەتی تازە ئاشکردنەوەی جەماوەری خۆمانە و دروستکردنەوەی ڕایەڵەیە لەگەڵ ئەوان و جێڕانەوەی متمانەیە بە سەرکردایەتی و بە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە بە دڵنیایە یان بە مانجێک و دوومانگ نابێت بەڵام وردە ئەتوانین متمانە وەکو چۆن متمانەکە بە مانجێک و دوومانگ لە دەست نەدراوە
ڕەنگە چەند ساڵێکی بەسەرا تێپەڕی بێت و وردە لە دەست درراوە و جێرانەوەشی بە هەمان شێوم پێم وایە هەر کاتی ئەوێت کاتمان بدەنێ ئەتوانی ئەو بەرنامەی خۆمان جێبەجێ بکەین. باشە دەستخۆش تەلارخان بەشێکی تر لە لێدوانەکان قسەکردن بوو لەسەر ئەوەی چیتریەکێتی نابێت سازش بکوە زۆر جاریش قسە لەسەرەوە کرێت دەبێت لەم قۆناغەیەکێتی تایبەتتر مامەڵە بکات لەگەڵ لایەنەکان چیتر قوربانی بە حیزبەکەی نەدات بۆ ئەوەی دۆخەکە جۆرێکی تر بێت بۆ ئەم قۆناغە پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان چه هەنگاوێک بنێت لەو ڕۆوە. بەڵێ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە ینی بەرژێوەندە گشتیەکان دایمەن کەوتوتە پێش بەرژێوەندەکانی حیزبەوە و هەمیشە یەکێتی خۆی کردوتە قوربانی و بەرژێوەندەکانی خۆی کردوتە قوربانی لە پێناوی بەرژێوەندە گشتەکانە و زۆر جار ئەمە ئیستیغلال کراوە لەلایەن حیزبولانە سیاسەکانیکەوە ئیستیغلال کراوە کە بۆ بەرژەوەندی هەندێک حیزبولانی کە بەکارهات بێ لەوانەیە دەجات بۆتە هۆی زۆربوونی ئەندامان و کادرەکانی خۆشمان لە ناو حیزبە و بە هەڵە خوێنرابێتەوە بەڵام بۆ ئەم قۆناغی ئێستامان و ئەم سەرکردایەتی ئێستا قۆناغی ئەوەیە لەگەڵ پەیڕە و بەرنامەکانمانە قۆناغی سنووردانانیشە ئەنی قۆناغی ئەوەیە کە پێویستە لەگەڵ بەرنامەکانمانە و جێبەجێکردن بەرنامەکانان سنوور دابنین بۆ پەیوەندیەکانمان لەگەڵ حیزبولانە سیاسەکانە وەکار لەسەر چۆنەتی جێبەجێکردنی بەرنامی خۆمانکەین و شەڕ لەسەر جێبەجێکردنی بەرنامەکانی خۆمانکەین ئەوەی کە لە گەڵ بەرژەوەندی گشتەکانی خەڵکایەتەوە ئەوەی لەگەڵ پاراستنی بەرژەوەندەکانی تاکایەتەوە ئێمە چکە بە دوو ئاراستیا کارمان کردووە کار یەکەمیان بۆ چۆنێتی کارکردن لەسەر کادر و ئەندامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروە لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان چکە بە دوو قۆناغ ئیش لەسەر ئەوواکەین و بە گشتیش لەسەر کۆی تاکان لە هەرێمی کوردستانە چونکە لە کۆتاییە بەرنامەی ئێمە و پلانی ئێمە و هەروە ئەو پەیڕۆی کە دامان ناوە بۆ پاراستنی بەرژەوەندی گشتەکانە لە هەرێمی کوردستانە بۆ کارکردن لەسەر سەروەری پاراستنی مافەکانی تاک لە هەرێمی کوردستان بەڵام ئەوێ ئەوشمان لات نەچی ئەم کارانی ئێمە نەبێتە کارێ بۆ قۆستنەوەی یان ئیستیغلالکردنی پەیوەندیەکانی ئێمە لەلایەن هەندی حیزبولانی سیاسەکە بۆ بەرژەوەندی تاکە حیزبێک و لە ئەنجامە ببێتە هۆکارێکە هەرێمی کوردستان بە عقارێکە بڕوە کە هەمومان لێی زەرەنمەند بین بۆیە ئەمە قۆناغێکە کار لەسەر پێداچوونەوە بەرژەوەندیەکانی حیزب و بەرژەوەندی گشتەکان ناکەینەوە بە چۆنێتی پەیوەندیەکانمان لەگەڵ حیزبولانە سیاسەکانە و چۆنێتی جێبەجێکردنی بەرنامەکانی خۆشمان بۆ سەرجەم تاکان کادران و لایەنگرانمان چکە بەشێک لە هەواڵان بەشێک لە قسەکانیان باسییان کرد بە تابەتی لەسەر گەنجان و سەرجەم توێژەکان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و هەرێمی کوردستان ئێمەوە ئیشی لەسەرەکەین بە دوو قۆناغ چکەمە ئەنداممان هەیە کابێ بەرنامەمان هەبێ و پلانمان هەبێ بۆ چۆنێتی سەرخستنی ئەو ئەندامانە و لە داهاتووە ئیشەڵا بۆ سەرکردایەتی و لایەنگریشمان هەیە چۆنێتی ئامادەکردنی ئەو لایەنگرانە و بۆ ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی کە سوود لە ئەزمون و توانا و تاقی ئەوانی ژوەرگرین وەکو کاگرزگار کاکفری باسییان کرد چن ناو حکوومەتە چن ناو پەرلەمانە چ لە ناو حیزبە چونکە هەندێک شوێن هەیە کە لەوانەیە نەتوانن بێنە ناو ئۆرگانەکانی ئەنونکاف و حیزبەکان ئیشکەن بۆیە پێویستە ئێمە لە قۆناغی کیا و لە شوێنێکی کە ئیشیان بۆ بکەین و کاری لەسەرکەن چکە ئێمە جگە لە بەرنامە حیزبەکانی خۆمان لە ناو حیزباوە بەرنامەکانمان بۆ حکوومەت و هەروەها بۆ پەرلەمان بەرنامەشمان هەیە بۆ دەسەڵاتی دادوەری چونکە ئێمە هاوشێوەی بەرنامەکانی پێشومان و بەتایبەتی بەرنامەی ڕێبازی مام کە هەمیشە کاری لەسەر سەربەخۆبوونی دادگاکانە کرد بەداخەوە ئێستا گلێ و گازندەیەکی زۆر هەیە لەسەر دەسەڵاتی دادوەری ئێمە ئێستا بەرنامەمان هەیە پرۆژه یاسامان هەیە پرۆژه یاسامان هەیە بۆ چۆنێتی چاکردنی ئەو دەسەڵاتی چکەوە دەسەڵاتێکی کەم نییە چەندین بڕیار بەتایبەتی لەسەر یەکلاکردنەوەی پرسی هەڵبژاردنەکان لەسەر یەکلاکردنەوەی کۆمەڵی قۆناغی سیاسی و حیزبی ئەوە لەوێ یەکلا ئەبێتەوە ئەمانە بۆ یەکدانی یاخود تعارضکردن لە بینی یاساکانە زۆر جار هەیە ئەوانە لە ڕێگای هەندێ ئەنجومنی شورا و دواتر لە ڕێگای محکەمەی تەمیز ئەوانەوە یەکلا بێتەوە بۆیە پێویستە ئێمە کار وەکو پێشووتر کار لەسەر سەربەخۆیی ئەو دەسەڵاتێشکەین و بە هەند وەریگرین بۆیە ئێمە لە پاڵ ئیشکردنمان و سیاستمان بۆ دەسەڵاتەکانی کە سیاستی کەش بەکارێن و پلانی کەشمان هەیە بۆ دەسەڵاتی دادوەری بەڵام سیاستی ئێوەمان بۆ سەربەخۆبوونی دادوەریە بۆی تەدەخلی حزبی نەبێت لە ناو ئەو دەسەڵاتەیە و ئەوانیش هەیمنەیەکی خۆیان و سەربەخۆی خوانان هەبێ کە دەنگ و ڕەنگی خوان هەبێ بۆ یەکلاکردنەوەی کۆمەڵی پرس بە سەربەخۆی لە ناو هەرێمی کوردستان. زۆر باشە دەستخۆش کاگرزگارە گەڕێمەوە لای بەڕێستان کێشەی کادرانی یەکێتی لە هەموو ڕۆکانە و کێشانەی کە کادران لە ماوەی ڕابردوو هەیان بوو و ئێستا هەیەە ئەمە لە داهاتوو یەکێتیدا چۆن دەبێت و بژێوی ژیانی ئەوان
یەکێتی لە داهاتوو چۆن کار لەسەرەواکە پاشان ڕۆحێتی حزبی لە نێو جیلی تازە. بەڵێ سەرەتا لە بژێوی کادر و ئەندامانی یەکێتیەوە دەست پێکەم دارە کادر ئەو کەسێکەوە بژێوەکەی دەکەوێتە ئەستۆ حزبکەوە خۆی تەرخان کردێ بۆ کاروباری حزبی ئەنی هیچ کارێککە نەکاتیانی ئەوە ئەرچی یەکێتی نیشتمانی کوردستانە بژێوی ژانی دابین کات چۆن ئەرچی پێ ئەسپێرێ لە بەرامبەردا مافی بداتی ئەوانە ئەمە لە ماوەی ڕابردەوە بەتابەتی لە قۆناغی پەیدابوونی ئەم پەتای کۆرۆنا یان ڤایرۆسی کۆرۆنا ینی با بڵێن بەشی هەرە زۆری خەرجەکان ڕاگیرانیانی زیاتر ئەو داهاتە دارەیە کێچێتی نیشتمانی کوردستان هەیەی هەوڵ درراوە هەمووی بدرێ بە موچەی کادریانی زیاتر بۆی بژەوی کادر دابین کرێتوانە ئەوە من ئاگادار بم لە ساڵی بڵێن لەم ساڵدا تا ئێستا توانراوە 4 موچە بدرێ بە کادرەکانیانی ئەوەش وەکو باسم کرد گرتنەوەی هەموو ینی خەرجێکی زۆر زۆر پێویست نەبێ نەکراوە لە ناوێشێتی نیشتمانی کوردستانە بنە خەرجی کەمالیاتە یا خەرجیشتی لەم بابەتانەیە نەکراوە لە پێناوەی ئی کادرانەوەکرد لە پێڕەوی ناوخۆشە بابەتی بژێوی کادر و حاڵەتی پێداویستی کادر و ئەندامی یەکێتی باس کراوە بەڕە ینی مادەی بۆ تەرخان کراوە ئەوە یەک لە شتەکانە کە لێ چارەسەر کراوە مەس ئەندامی وایە نەخۆشەکە بێت تووشی ڕووداوەکە بێت تووشی کارەساتێکە بێ خۆی خێزانی یا ئەندامانی خێزانی ئەمانە چارەسەر کراوە بەوێ پێڕە و بە پێودا ئیمکانیاتی دارایی ئێمە هەمان بێت ئەمە هەوڵی تاوە دێنەوە مادەیە بۆ هەموو کادران لە هەموو ئۆرگانەکانی یەکێتی نیشتمانیە جێبەجێ بکەین بەشی دوین پرسیارەکەت بێتی بوو لەو کاری حزبی چۆن لە ناو جەماوەر ئەندامە درێت مەبەستم ینی بۆی وەڵامی پرسیارەکە جەنا بدەمەوەنە دایمەن بە ئاکاری جوان و بە ڕەوشی جوان بە با بڵێن دەست پێشخەری جوان بە کردەوەی جوان ئەو کاتە خەڵک گەنج بێ یا گەنج بێ ئەوە توانی سرنجی ڕاپێشیوانە ئیتر ئەم ڕەوشتە جوانە ئەم کردەوە جوانانە جاری وایە لە پەرلەمانە جاری وای لە ئەنجومەنی پارێزگا جاری وای لە حکوومەتە جاری وایەک کادرێک کە مەسوولی ئۆرگانەکە لە شوێنێکی جوگرافیا سێرەکەی کاری جوانەکە خزمەتی خەڵکەکە سەرنجامی ئەو کردەوە جوانانە مەسا خەڵک با بڵێن لە حزبەکە نزیکە بێتەوە کە نزیک بۆ لێ سەرەتات دیارە هەر کاروباری حزبی هەروایە قۆناغی یەکەم لە یانگریە تر بەرە و قۆناغەکانی پەروەردەکردنی حزبی ئەڕوا لە ئەندام و بەرۆژورۆ تابێتە مەسوولیات تابێتە کادروانە تۆ ئەگەر سەیری ڕابردوو یەکێتی نیشتمانی بکەی لە قۆناغی خەباتی چەکداریە بۆ نمونە لە قۆناغی شۆڕشی چەکداری ئێمە بڵێن بەس ئەو گیانبازی یەکێتی ئەو بەرگریە سەرسەختانەی پێشمەرکانی یەکێتی نیشتمانی کوردستانیا ئەو دڵسۆزیی ڕێخستنی نهێنی یەکێتی نیشتمانی کوردستان کە هەی بوو ئەوە سەرنجی خەڵکی ڕائەکیشەکەەوە خەڵک بێتە ناو بێتە ڕیزەکانی خەبات و کۆڵەدان لە ناو یەکێتی نیشتمانی کوردستان چکە یەکێتی سەرقافڵە بوو بڵێن لە گیانبازی لە قوربانیدانە ئەوە سەرنجێ من کۆمەڵانی خەڵکی ڕاکیشا بوو بە لە خەباتی مەدەنیە چەک بەکار نایە لە خەباتی مەدەنیە لە خەباتی مەدەنیە خزمەتکردنی خەڵک دابینکردنی خزمەت گوزاری بۆ خەڵک ڕێنوێنیکردنی جوانی خەڵک و شارکردنەوەی خەڵک بە ئاراسی یاسایی و بە ئاراسی ڕێکوپێک و بە ئاراسی کورتپەروەرانە ئەمانە وا لە خەڵکەکات کەوا سەرنجی ڕابکێشی بێڕوو لە حیزبەکەت بکاتوانە ئەنی ئەگەر ئێمە لە کاری حزبی خۆمانە بەرهەممان نەبێت ئەمڕۆ بەرهەممان نەبێت سبێنی خەڵک نایەتە ڕیزی حزبەکەمانەوە بەڵام ئەگە ئەمڕۆ بەرهەممانە بوو سبێنە خەڵک دێتە ڕێزی حزبەکەمانەوە ئەمە دروشمی سەرەکی یەکێتی نیشتمانی کوردستان بریتە لە خزمەتکردنی هەمەلایەنەی کۆمەڵانی خەڵکی کوردستان نەکرد لە بواری بابڵێن خزمەت گوزاری و کاروباری مەدەنی هەتا لە بواری سیاسیش هەست ئەمە لە ناوچەی جێناکۆک بۆ نمونە ئەوانەی سنووری کە مادەی سەڵچلیانگرێتەوە ئەگەر توانە نەپارێزی ئەو خەڵکەوێ ئەو خەڵکەوێ بەرگریان نێنەکە بەرگریەکە چۆنە لێەوە بەرگری چەکداری نییە بەرگریەکە دەستوریە لەوێ بەرگریەکە یاساییە بۆ منەگەندان پەرلەمانی ئێمە فراکسیۆنی ئێمە لە بەغدا بتوانێت ئەو کێشانێکی ئێستا هیانە بۆیان چارەسەرکات خەڵکی و ناوچانە ڕوو لە یەکێتی نیشتمانیەکەن متمانەی پێکەن کە متمانیان پێ بوو تر گەنجەکەی یا گەنجش نەبێت سێرەکەی دێتە ڕێزی یەکێتی نیشتمانی کوردستان ئەگە نەیەتە ڕێزی یەکێتی نیشتمانی کوردستان بەلانی کەم لە کاتی دەنگدانە دەنگەدا بە یەکێتی نیشتمانی کوردستان ئەمڕۆ کاری حزبی خۆی لە چێ بینێتەوە لە دەنگدان خۆی بینێتەوە نییە بڵێ من حزب هەیە و ئەو ئۆرگانمێ و مەڵبندەیە و کۆمیتەیە و مەکتەبێ ئەوان نییە ئەمڕۆ دنیا ئەمڕۆ دنیای ئەوەیە حزب لە خەباتی مەدەنیا هەوڵەدا بگا بە دەسەڵات چۆنەگەی بە دەسەڵات
خۆ بە سەروەری ناگەی بەدەسەڵات بە خەباتێکی با بڵێن دیموکراسیانە کە خۆی لە ڕۆژی دەنگدانە بینێتەوە کە تۆ زۆرترین کورسی بەدەستبێنی زۆرترین نوێنەرت بێ بە ئەمنامی پەرلەمان لەڕێی ئەو فراکسیۆنە خۆتۆ بتانی خزمەتی خەڵک بکەیت ئیتر ئەمە پرۆسەیەکە بەردەوامە و بەردەوامە بێتەوە ینی ئەوە نییە بەیەکزار کۆتایی پێبێتوانە تۆ لە پرۆسێکا دەنجە زۆرت هێنا بڵێ پرۆسەکانی تری دەنگ زۆر نابێت نەخێر شتیوانە دەبێت تۆ لە نێوان دوو خولا هیچ نەبێت چەند دیارێکت بۆ میلەتەکە خۆت ئامادەکرد بێ و پێشکەشیت کرد بێ ئەوە نیە تەنیا خۆی لە ڕاگەاندن و لە قسەکردن و لە خیتاب و شتیوا خۆی ببینێتەوە لە شتی کردەی شتی سەرزەوی یان ئەوەی کە عەرەب پێڵە شتێکی مادی بێ هەستی پێ بکەیت باشە دەست خۆش کاگرزگار کاکفەری دەمە بێمە لای بەڕێستان و قسە لەسەر کێشەی یەک وتاری و یەک تیمی کە لە مای 8 ساڵی ڕابردوودا گرفتی گەورەی دروست کرد بوو پێویستە لەم قۆناغەیەکێتی چۆن خۆی دەرباس کە لەم بابەتانە ئێمە خۆمان دەرباس کردووە لەم مەسەلە یعنی ئەوەی باسیەکەیتەوە کۆنوا بوو چەند گروپێکە بوو چەند تێڕوانینێکە بوو چەند گوتارێکە بوو و ئەمە لە میدیاکانی شەڕەنجیدا بووە بەڵام بەدڵنیایەوە ئێستا بۆ جۆرە نیانی ئێمە یەک گوتارمان هەیە یەک وتە بێش هەیە یەک تێڕوانین هەیە ڕەنگە لە هەندێک وردەکاری هەندێک جیاوازی هەبێت بەڵام لە سیاسەتی گشتیە تا ئێستا کەس سیاست شتێکی وای دەرنەبڕیوە کە جیاوازی هەبێت لە سیاسەتی گشتی ڕسمی بڕیار لێدرەوە لەبەرم پێم وایە ئەمە خۆی ینی لای خۆمان کێشەی ئەوەمان نەماوە ئەمە کۆتایی پێ هاتووە زۆر باشە دەستخۆش تەلار خاندێمە لای بەڕێستان تێڕوانینی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بابەتی ژن گەنج و هاوکات پێشمەرگا چەندین بابەتی تری لەو جۆرە هەن لە دوای کۆنگرا پرەنسیپی ئەمانە چی دەبێت یان پێناسی ئەمانە چی دەبێت لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستاندا بۆ هەر یەکێک لەو تێژانی کە بەڕێز ئاماژە پێکرد ئێمە لە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەمووی باس کراوە و بەرنامەدا ڕێژی بۆ کراوە و ئەو ماوەتەوە ئێمە بەکردداری کاری لەسەرکەنش بە سێ قۆناغ ئەتوان ئیشی لەسەرکەین یەکێکیان لە ڕێگای حزبەوە ئەوانەی کە پەیوەندیدارە بە کار حزبەکان و ئۆرگانەکانی یان کاف و پاراستنی مافەکانیان لە ناو حزب بەشێکیش پەیوەندیدارە بە حکوومەتەوە ئەوش لە ڕێگای ئەوەی کە ئایا وەکو دەسەڵاتی جێبەجێکردن و چۆنێتی کارکردن لەسەر پاراستنی مافەکانیوان لە لاریەکە و لە ناو وەزارەتەکانە یاخود لە ڕێگای پرۆژە یاساکانەوە کە ئەویش بە قۆناغی ڕێگای ئەنجومەنی وەزیران کە ڕاستەوخۆ چێتە ناو پەرلەمانی کوردستان یاخود ڕاستەوخۆ لە ڕێگای خۆمانەوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و ناوەندی کاروباری یاسایی بدرێتە فراکسیۆنەکەی خۆمان لە پەرلەمانی کوردستان یاخود پەرلەمانی عێراق بۆی ئێمە کار لەسەر سەررجەم ئەو چین توێژانەکەین بەبێ جیاوازی و کار لەسەر پاراستنی مافەکانیان بکەین چون لە ڕناو حزبیان حکوومەتیان پەرلەمان بۆ قۆناغانە کاری لەسەرکەین و قۆناغی گرنگتر کە ئێمە بۆ داهاتوو ئیشی لەسەرەکەین دەستوری هەرێمی کوردستان چونکە ئێمە چەند کار لەسەر پاراستنیانکەین لە مافەکانیان بکەن ناو یاساکانە بەڵام ئەگەر یاسای دایک کە دەستورە ئەوە زۆر گرنگە بڵین دایکی هەموو یاساکانە لەبەرەوە زۆر گرنگە ئێمە کار لەسەرۆ بکەین کە ئێستا لە سەربەندی ئەوین کە چۆن کار لەسەر زیینوکردنەوەی ئەو لیژنەیە بکەین کە جارێکی کە پەرلەمانی کوردستان متمانیان پێ بداتەوە وادەکەیان بۆ درێژکاتەوە چکە وادەکەیان تەواو بووە بۆیان درێژکاتەوە بوو دەستکەنەوە بە نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستانەوە کە نزیکەی 76 مادە تەواو بووە وەکار لەسەر مادانە بکرێت کە پەیوەندیدارە بە دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی یاسادانان دەسەڵاتی دادوەریش و هەروە کار لەسەر چۆنێتی ڕێخستنەوەی دەسەڵاتەکان کەین لە ناوانە بۆ ئەوی هیچ دەسەڵاتی سنوور نەبەزێنێتەوە دەسەڵاتێکە و لە نێو ئەوانەشا کار لەسەر پاراستنی مافەکانی تاکەین بە هەموو چین توێژەکان بەبێ جیاوازی بە تایبەتی ئەو مادانی ئەبێتە هۆکار بۆ وەرگرتنی سەرچاوی نووسینەوەی یاساکانیە هەموارکردنەوەی یاساکان کەمە زۆر گرنگە بۆی تەناقض و تعارضیش دروست نەبێت لەگەڵ دەستوری عێراق و ئەو مادانە بنە گرفت دیسانەوە لەگەڵ بەریەکەوتن لەگەڵ دەستوری عێراق ئێمە لە داهاتوە کار لەسەر ئەواناکەین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو ئەم سەرکردایەتی تازە و یەکێک لەو کارانی ئیشمان لەسەر کردووە لە ئێستا چەسپاندن و ئەو بەرنامەیە لە ناو بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە لە داهاتووشە کاری جددی و عملی بۆکەین بەپێ ئەو ئۆرگانانەوە ئەو شنانی کە بەستان دەستخۆش ئەگەڕینەوە لای میوانە بەڕێزەکانمان کەیتر پێ خۆش بۆ قسە بکە فەرموو من قسە زۆرە بیکەم دەردەدڵ زۆرە من هاوڕێپەنام کادری ڕێخستنەنێنەکانی پێش ڕاپەڕینم و خانەنشینی پێشمەرگەم ئێستا بەرپرسیایشن هەموو قسانی کە یکەم لەم بەرنامەیە
لەم یادەیە پیرۆزبایی لە هاوسەرۆک و سەرکردایەتی و یەکێتی یەکەم پێم وا بێشانیان ناوەتە بەر ئەرچێکی زۆر قورس و گرانتر لەوەی کە تا ئێستا خۆیان بزانن ئەرکی ئەو سەردەمەی جەنابی مام جەلال و دەستەی دامەزێنەر چەند قورس بوو لە نەهامەتی و تەنگانە و نائومێدی و ڕەشببینی کۆمەڵانی خەڵکا ئەرکی ئەم سەردەمەش لە پاراستنی ژیان و کەرامەت و دابینکردنی ئازادی و نان بۆ خەڵک هیچ کەمتر نییە لەو سەردەمە سەختە بۆیە سەرکردایەتی نوێ یەکێتی بەڕاستی بەرپرسیارن لەوەی ئەم قۆناغە تێپەڕێنن من پێم وایە ئەبێ بە پێداچوونەوە بکەن بە پەیوەندیەکانیان لەگەڵ ئەو لایەنەی کە کوردستانی تووشێم هەموو قەیرانە کردووە لەگەڵ ئەو لایەنەی کە دەستێکە لەکا لەگەڵ داگیرکەرانی کوردستان کێشە بۆ پارچەکانی تری کوردستان دروستەکە وای کردووە بەڕاستیمە هەمیشە لە بەردەمی نەهامەتی و لە بەردەمی مەترسی و دڵڕاوچیابین یەکێتی نیشتمانی کوردستان ئێستا خەڵک زۆر ئومێدی پێێتی بڕواتان بێ خەڵک لەگەڵ ئەو هەموو کێشە و نەهامەتی کە هەیەی ئومێدی زۆری بەسەرۆک لاهور و کاکپاڤێڵ و سەرکردایەتی نوێیە کە لەم قۆناغە دەربازیکە هیوادارم جاریشکە کوردستان تووشی جەنگی ناوخۆیی و شەڕی براکان نەبێتەوە هیوادارم ئەم نەهامەتی و بێکاری و برسێتیە زوو کۆتایی بێت و ئومێدی زۆریشم بە ئێوەیە پیرۆزباییتان لێگەم کە ئێستا لە سەرکردایەتی نوێ یەکێتیان ئومێد دەکەم لە ئایندەی نزیکە لە پرۆسەی هەڵبژاردنێکی ئایندەیە ئێمە هەمومان جەماوەری دڵسۆز یەکێتی وە تێکۆشەرەکانی وا بکەین یەکێتی بکەینەوە بەو حیزبەی کە نەخشی هەبێ لە داڕشتنی دەستوری هەمیشەی کوردستان لە بەڕێوەبردننی حکومڕانیەکی سەرکەوتوتر شەفافتر خزمەتگوزاری زیاتر بۆ کۆمەڵانی خەڵک من لێرەیە سەرنجێکتان سەرنجێ و بەڕێزانە ڕاکێشم لەم بەرنمەیە یەکێ لەو ئەرکانی لە ئەسۆیەوەی ئەوەیە بەڕاستی ئەو ڕێکخراوانەی کە پەیوەستن یان نزیکن لە یەکێتی نیشتمانیەوە ئەبێ ڕێک بخرێنەوە ئەبێ چاکسازیان تیا بکرێ و ئەبێ ئێوە هەوڵمەند سەرپەرشتی بکرێن کە وەک کاگرزگار ئاماژەی پێەیە بۆ نمونە کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان زیندانیانی سیاسی کەمەندامانی سەنگەر ڕێخستنە دێرینەکان ئەوانە پەرشوبڵاوی زۆری تایە خەڵکیی زۆر لیان عاجز بووە و هەوڵ بدرێ بەڕاستی چاکسازی پاکسازیش بکرێت ئەگەر کەسێ زیندانی سیاسی نیە تا ئێستا زیندانی سیاسی بێت دەربهێنرێ لەو لیستە ئەگەر کەسێ پێشمەرگەی دێرین نییە بەڵام مافم دیازی پێشمەرگەی دێرینی پێدراوە ئەبێ بە شێو چاوپۆشی لێ نەکرێ و ئەبێ بەڕاستی ئێوە داکۆچی بکەن لە ماف و ئیمتیازاتی ئەوانە کە هەموو تەمەنی خۆیان بەخشیوە لە خەبات و لە تێکۆشان نابوون بۆی کە گەلەکەمان ڕزگاری بێ بۆ یەکێتی نیشتمانی کوردستان بگا بە ئێستای من هیوای سەرکەوتن بۆ ئێوە و ئومێدی ئاودانی بۆ کوردستان و خۆشگوزەرانی بۆ خەڵکی کوردستانە خوازم و سەرکەوتو بن دەستخۆش ئەو خاتونە بەخێر بێت مەجید کاریێڕی مەڵبەندی سلێمانی هەواڵان زۆر باسی کۆنفرانسی کۆمیتۆ مەڵبەندەکانیان کرد هەواڵان لە ڕاستیدا کۆنفرانسوی مەڵبەند و کۆمیتەکان ئەبێ لە زۆترین کاتەدا بکرێ چونکە هەواڵانی ناو کۆمیتۆ مەڵبەند تووشی ژمەرە لێکبوون و تووشی قەلەقەی بوونا خۆتان ئەزان ئێمە لە ئایندەیەکی نزیکدا هەڵبژاردننی و نێرانی عێراقمان لە پێشایە بەم قەلەقی و دڵە ڕاوکیەوە هەواڵان ناتوان بچنە ناو کۆنگرە و ناو پرۆسی هەڵبژاردن و بەو شێوازە بێ بە زووتین کاتەوە بکرێ هەر بوو ئەم کۆمەڵی پێشنیازی ترم حاضر کردووە هیوادارم جێگەی ڕەزامەندی بێ هیوادارم هاوسەرەکانی یەکێتی و هەواڵانی ئەنجومەنی سەرکردایەتی و دەزمی شتابەڕێستان یعنی ئیشی چتی لەسەر بکەن یەکێ لە خاڵەکان هەواڵان گەڕانەوەی پرەنسیپ و دسپلینی حیزبی هیوادارم لە ئایندە داو ئیشی پێ بکرێ ڕێخستنەوەی ئەرک و مافی کادرەکان لە ناو یەکێتیدا جێبەجێکردنی یاسای پاداش و سزا پێم وایە کاگرزگار باسی کرد دەستخۆشیری ئەەکەم نزیکردنەوەی ئیمتیازات لە نێوان سەرکردایەتی و کادرەکانی خوارەوەدا بە شێوەیەکی کەم یعنی بە شێوەیەکی زۆر جیاوازی نەبێ ئەو ژنە تەنسیفکردنی کادر بۆ چەند سنفێک بۆ نمونە بنەڕەنتی ناوەندی پێشکەوت و باڵا یعنی بەم شێوازە کادرەکان لە ناوی کردی تاستیکە شتێکی باشە لە داهاتوودا بەهێزکردنی بەشی چاودێری دیارە هەواڵان باسییان کرد دەستخۆشیان لێکەمەوە جێگەی دەستخۆشیە دانانی کادری بە سەلیقە و وەشیار و شارەزا بۆ لێپستراوی ئۆرگانەکان ئەوە شتێکی باشە یعنی وەکو ئەزمونێک باید کادرێک هەر خبرەیەک تەجروبەیەکی لە ئیشەکانیە یعنی لێ نازانێ یعنی بخێتە هەر شوێنەکە دڵنیا بە سەرکەوتو نابێت گەڕانەوەی هەیبەت بۆ ئۆرگانەکان یەکێتی بە پێی پەیرەوە گرنگیدانی زۆر بە ئامار بە شێوەیەکی زانستی دیارە خۆتان ئەزان ئاماری سەر تا سەرکردیان سەقەت بووە ئەگەر لەمەوەدا هەڵ بدە ئیشی جدی بکەیت بەس بۆ ڕێخستنەوەی ئامار بە شێوەیەکی زانستی کارێکی باشە دابینکردنی ژیانی کادر بە تایبەتی ئەو کادرانی کە تەفەڕۆخن و هیچ کارێکی تریان نییە گرنگی زیاتر بە ژنان و گەنجان
دوورکەوتنەوەی لە سەرکردایەتی و کادرانی یەکێتی لە بازرگانی کردن تکایە هیوادارین لەمەوەدا ئەوە پەیرۆ بکرێ. کادر دەبێت تەنها یەک ئیشی هەبێ یا حکوومەت یا حزبی تەنها بۆ پۆستە سیادیەکانە بێت. یەکخستنەوەی هەموو ڕاگەیاندنەکان و بەهێزکردنیان. یەکخستنی داهاتی یەکێتی و خستنە خزمەتی یەکێتی. سوپاسدانەکەم هیوادارم کاری جدی لەسەر بکەن. دەست خۆش. کاگرزگار بە لە بەڕێستانەوە وەڵامت چیە با لە پرسیارەکانی ئەو خاتونەوە پێشنیازەکانی ئەوە هەر بە کورتی ینی من تێدی هەوا پەناکەم یعنی لەسەر و مۆزوع ڕێکخراوەکانش من باشکرا پێدەڵێم ئەوانش تەمەنیان پیر بۆ ستافێک ئێسکە لەوێن فترێکی زۆرە بەڵام ئەومانایەوە نییە نەتوان خۆیان کاندیدکەنەوە بۆ لە کاتی کۆنفرانسی ڕێکخراوەکەیە بەڕاستی ینی هەر کەلیمەی ڕێکخراو ینی وشەیەکی دیموکراسیانەیە ینی بڵێن دە چوارچێوەی جیانی دیموکراسیەتە کەلیمەی ڕێکخراو ناکرێت تۆ ڕێکخراوێکە تێ بێ ڕێکخراوە ساڵانە یا 2 ساڵجارە 3 ساڵجارەمە هەڵبژاردننی تێدا نەکرێتوانە ئەمە چۆن پامی دیموکراسی بە خەڵکە گەینە جارە خۆی نەچێتە ناو جیانێکی دیموکراسیەوە خۆی نەچێتە ناو فۆرمەلەیەکی دیموکراسیەوە ینی منەر ئەگەی جازەی برادێ منش بە حکمی کاتی کۆنفرانسەکان ئاگام لە وردەکارێکان هەیە ئەوانە ئەی ناکرێ مەسەەن ڕێکخراوای ترای پێشمەرگەی زیندانی سیاسیە کەمەندامە ئەمانە مەرجی بۆ دانراوە ینی پێناسی بۆ دانراوە چێ زیندانی سیاسیە ئەنی پێناسێکی ستانداردی هەیە پێشمەرگەی دێرین خۆ ناکرێت خوا نەخواسە پێشمەرگەش تەزویر هەبێت ینی بۆ نمونەوە کارەساتە لە وڵاتێکە پێشمەرگەش تەزویرە بێت ینی مانەم و پێناسەی خۆی هەیە و مەرجی خۆی هەیە ینی چێ بێتە پێشمەرگەی کەمەندام چێ بێتە زیندانی سیاسی ڕێخستنی دێرین چێ خوێندکار چێ لاو چێ دەبێت ئەمە هەموو ئەمانە لە چارچەی پێناسە ئەوەی کە پێوێتە پێناسە عورفەکە یا پێناسی سیاسەکەی دەرنەچیتوانم ئێمە ئەگەر بێ و لەو ڕێکخراوە ئەو ڕێکخراونە تەنها یەکێتین یا ڕێکخراوی سەرتاسەرین ئەگەر لەوێ ئینتخابات نەکرێ من پێم وایە نرخێک بۆ دیموکراسیت نامێنێت و نرخێک بۆ نوێبوونەوەش نامێنێت خۆ نوێبوونەوە لە چۆوە دەست پێکە لە ئاستەکانی خوارەوە دەست پێکە برادران تەنیا ئەوە نییە ئەمە کۆنگرەمان کرد و تاوە ینی ئەم 124 کەسە کە نوێن ماناوای هەموو یەکێتی نوێ نەخێوان نییە من پێتەڵێم هەموو ڕێکخراوەکانی ئێمە ئۆرگانەکانی ئێمە پێویستە لە زمینەیەکی گونجاو ئەو خوشکە بەڕێزە گوتی دەست پێ بکەین بەبێ زمینە ناتوانین تۆ بەشێک لە قسەکە ینی پێشنیار یا پرسیارەکەی خۆی وەڵامداوە باشە ئێستێمە دەستمان کرد بە کۆنفرانسی ئۆرگانەکان کۆنفرانسی مەڵبەندەکان 2 مانگیکە 6 مانگیکە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بوو ینی ئەمە ناتوانینەوە بکەین دەبێت ئەرچیان بکەین ینی بەڵام ئەگەر کاتمانە بوو ساڵێکە 2 ساڵە منەوە ڕێی خۆمە لەگەڵەوەم بە زووترین کات کۆنفرانس لە هەموو ئاستێکا بکرێت بۆ ئەوەی نوێبوونەوە با بڵین چەسپاوەکە یا ئەو نێبوونەوەی کە ئێمە ومێدمان لە سێراڵی چینەوە بە تاوی جێبەجێ بێتوانە قۆناغی دوای کۆنگری چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان قۆناغی بنیادنانەوە بنیادناونە لە حیزبە بە کەناڵە دیموکراسیەکان جێبەجێکرێت کە خۆی لە چیە بینێتەوە لە هەڵبژاردن بۆ هەموو ئۆرگانانە ئەنێ خاڵی کەت باس کرد جەنابەت ینی بەشی زۆری لە پێڕەو هەیە سەبەسم باسی پاداش و زاکەی باسی بازرگانی کردنەکەی باسی ڕۆڵی ژنەکەی ڕۆڵی گەنجان ئەمە گشتی چارچەوەی بۆ دانراوە لە پێڕەو ئەدا قسەکەی پندێکی کوردی لە قسە هزار و یەکی بەکارە یەکی بەکارەکە چێ ئیلتزام بۆ پێڕەوە بکەین من پێم وایە ئیلتزام بۆ بکەین کەسمان زەرر ناکەن و بە ئارەزوی خۆشماندانەوە بە قەنەعەتێکی تەواوی خۆمان دامانناوە کەس نەهاتوە بە زۆر و پێڕەومان بەدامینە ئەو پێڕەوە دەبێت چۆن دەستور شتێکی زۆر پیرۆزە لای خەڵک ئێمە دەبێت لە کاری حزبی خۆمانە ئەو پێڕۆ بە پیرۆز وەربگرینوانە من بەبەسەوە نیە بڵێن سیستەمێکی با بڵێن پەرستنی تێبێت نەخێر ئیلتزامکردن پابەندبوون لە هەموو هەم بۆ خۆت و هەم بۆ هەواڵەکەت ئەوە نیە داوا لە خەڵکی پابندێ بەس خۆت پابند نەبیتوانە چونە خەڵکی دیموکراسی ئەبێ بۆ خۆی بەس نابێت خەڵک دیموکراسی بدرێتێ کە دیموکراسی دراپێ ڕخنەی لێگیرێتوانە دا لەبەرەوە ینی قسەی کۆتایی و قسەی سەرەتایی بریتێ لە ئێمە پابندی و پێڕەوی ناخۆی خۆمان بیت و ئێمە سیستەمێکی تۆزە نەرمشماندانەوە ئێمە توانین لە مانگی هەش بەدواوە پاشەوەی ئەم 5-6 مانگێکەوە سەرکاتی نوێ هەڵبژاردراوە و مەکتەبەکان کاری خۆیانەکەن و پێڕووی خۆیانەکەن پێڕەوی کاری خۆیان لە سەرکردی پەسەند دەکرێت ئەگەر هەست بە کەم و کوڕێکرا لەو پێڕەوە ئێمە توانین بە
بە پێ و مادەیە کە ئەڵێ پێڕە و تۆ بۆت هەیە یەک زە هەمواری بکەیتەوە ئەتوانین لەوێ کەم و کوڕەکان جارێکیکە پێیا بچینەوە بە لەوێ ئەو کەلێنانەی ئەگەر هەبوو یا دروست بوو لە کاتی شکردمانە لە پێڕەوی ناخۆی ئێستا ئەتوانین لەوێ چارەسەری گونجایی بۆ دامنی. زۆر باشە کاکفەری دێمە لای بەڕێستان کۆمنتی تۆ و هاوڕایی لەگەڵ کاگرزگار و دەشمەوێ ئەوە بڵێم چینێک هەیە لە نەوەیەکێتی نیشتیمانی کوردستان پێشنیازی باشی پێەیە و چینێکی تر هەیە دڵگرانە چینێکی تر هەیە دەیوێت گۆڕانکاری بکات دەیوێت دەنگی بگات هیچ ناوەندێک هەیە بۆ گەیاندنی ئەم پەیامانە بۆ گوێگرتن لەو کەسانێک کە پێشنیازیان پێەیە و چۆن یەکێتی لە داهاتوو کار لەسەرمە بکات خۆی پەیڕەوی ناوخۆ ئامادەکرا ئێستا ڕادستی مەکتەبی بیرروشیاری کراوە پێم وایە مانجی داهاتوو ئەکەوێتە بەردەستی هەموو کادرەکانی خۆمان یا هەمویان ئەیبینن ئەم خانمە هەندێک شتی پێشنیار کرد هەمووی لە ناڵێم هەمووی لە سەدانەوەدی لە پەیڕەوی ناوخۆ هەیە ئەنجەکەم ئەوە پێشنیار کرد و هێشتا ئاگای لە پەیڕەوی ناوخۆ نیە ئەمە شتێکی دڵخۆشکەرەیە چونکە یان بەبێ ئەوە پەیڕەوی ناوخۆ ببینێت هەندێک شت داوا ئەکات لە پەیڕەوی ناوخۆیان هەیە یان ئەوەی کە ئەو ئەیەوێت هەمووی لە پەیڕەوی ناوخۆیان هەیە یان ئێمە ئەومان جێبەجێ کردومە شتێکی باشە مە پێم وایە سەرکردایەتی هەڵبژێت دەرەوە ئەم جارە یان بە بەراورد لەگەڵەوە پێشویان ڕێزم هەیە بۆ هەمویان بەڵام لە خەڵکەوە نزیکترە و باشتر لە خەمی کادرەکانی خۆی تێ ئەگات لەبەرەوە هیچ کێشەیەک نییان هیچ دیوارێک نییە تەنات پەردەیەکیش نییە لە نێوان بینینی کادرێک و ئەندامێکی سەرکردایەتی ڕەنگە لەمە پێش لەگەڵ سەرکردایەتی پێش و شتێکی وانە بوو بێت یان کێشەیەک هەبووە لەوەی کە کادر چۆن ئەگات ئەتوانە بگاتە لای سەرکردەیەک و دڵی خۆی بۆ هەڕێژێت یاخود کێشەیەک هەوڵ دەدات لەگەڵی باسی بکات بەڵکو چارەسەرشی بوو بدۆزێتەوە من پێ ئەم جاریان یعنی تەنانەت لە سەرۆکەوە تا بچووکترین سەرکردەی یەکێتی ینی پێم وایە هیچ لەمپەرێک نییە لە بەردەم کادر کە بتوانێت بەڵام ئەکرێت ئەمە تەنزیم بکرێت بۆی کادر هەر کاتێ بێوێت سەرکردەی خۆی ببینێت تێڕوانینێکی هەیە یا بینوسێت یا خۆی ڕاستەوخۆ پێشکەشی بکات یا خۆت بە نووسین بڵاوی بکاتەوە و سوودی لێوەربگریان بەس ماوە میکانیزمەکەی بۆ دابنین بۆیە پێم وانە لە مرۆڤە هیچ کێشەیەکە بێت لە بەردەم ئەوەی کە کادر بتوانێت بگاتە لای سەرکردە یاخود تێڕوانی خۆی پێ بگەێنێت کۆمنتی تۆ تەلارخان وەڵام من دەستبەشی لەکەم وەکو هەواڵان باسییان کرد زۆربەی زۆری ئەو پێشنیارانە هەمووی لە ناو پەیڕۆکە چەسپاندومانە تەنهاوە کارکردنی لەسەرماوە وە لەسەرەوەی هەواڵپەناش بەڕاستی ڕێکخراوەکان ئەیژەڵم بەشێکی دانەبراوە لە حەزب ینی زۆر گرنگە و هەموو نوێبوونەوەک چەند لە حەزب گرنگە و ناو ڕێکخراوەکانە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و ئەبێ ئەویش لەگەڵ بەرنامەکاری ئەم سەرکراتی تازایە بێتەوە وی کە بتوانین ببینە پارێزەری مافەکانی ئەو چی توێژای چکەلانێ مەرجنی ئەوانەی لە ناو ڕێکخراوانەیە کۆکرێنەوە هەمووی ئەندامان و بڵێ ئەندامی ناو ئۆرگانەکانی یان کاف بن لەوانێ کۆمەڵی ڕێکخراوی کە هەیە کە سەر بە مەکتەبی ڕێکخراو و کوردەکانە بەڵام لە ناو بڵین ئەندامی ناو یەکێتین کەوتمە هەندێک شوێن هەیە کە مەرجنیە ئەندامی حزبیان لە ڕووی قانونیە و ناتوان ئەندامی حزب بن بۆیە بێ ببینە پارێزەری مافی ئەوانش ئەمان هەمووی کاری لەسەر کراوە و لە ناو بەرنمەکە کاری لەسەر کراوە تەنها کاتمان ئێوە بۆ جێبەجێکردن و ئیشکردن لەسەری وە سەبارەت بۆی بۆ پەیڕەوەکە و بۆ ئەوی کە چۆن هەموو ئەندامێک بۆی هەبێ لە دەرگای ئۆرگانەکانی ئەنکافدا بەڵێ هەموو ئەندامێک ئەتوانێت بە تابەتی لە کاتی پێشەلکردنی پەیڕەوایە خو لە پێشەلکردنی مافەکانی ئەتوان دەرگای ناوەندی کاروباری یاسایی بە یاخود ئەگەر ڕاستەوخۆ نەبووتوان لەرگای مەکتەبی سیاسیەوە بێ ئەنجومەنی سەرکردایەتیەوە بێ یا سکرتاریەتی ئەنجومەنی سەرکردایەتی ئەوانە هەمویانەتوان بەڕێکاری خوان و دیسانە ئۆسکاڵانیان ئەگاتەوە ناوەندی کاروباری یاسایی چکەمە لە پێشترە بەڕاستی زۆربەی زۆری ئەوانەی کە کادرەکانی ئەنکاف بوون بەشێکی لە ناوخۆ بەشێکیوانی لە دەرەوە کە پێشەلکاری ئەکرا بەرامبەر مافەکانی ئەمانویست شوێنێک هەبێت لە ناو حزبیش بێتە پارێزەری مافی ئەوان چی ئەوانی کە لە ناو هەموو هەرێمی کوردستان چکەمە لە داهاتوە کار لەسەرەوەکەی ئەم ناوەندانە لە ناو هەموو هەرێمی کوردستان و شارچکەکانە بتوانین کاری لەسەر بکرێت بۆ ئەوەی کە هەموو ئەندامێت دەستی پێ بگا و ببینە پارێزەری مافەکانی کادرەکانی ئەنکاف چینە لای ئەو بەڕێزانەی تر فەرموکاکە سەرکردایەتێکی نوێ و پێڕەوێکی نوێ بە باوەڕی من ئاڵقەکە ئەپچڕێ ئەگەر لە خوارشەوە کادری هاو تاو
ئامادەکرا و بۆ جێبەجێکردنی پێڕەوی نوێ و ئایدۆلۆژیای نوێ و فکری تازەی نوێ و بەو ئایدیانی کە لە سەرکردایەتی نوێ یەکێتیدا هەیە بۆ خۆن و خۆزگانەی کە هاوسەرۆکانی یەکێتیان هەیە کە دەبێت پەخشی کاتە ناو خوارە و بنکە یەکێتی بەبێ کادرەکان ناکرێت. ئێمە لە خوارەوە لە خواروی ڕێخستن ئەقلەکانی خواروی ڕێخستن ئەو دۆخە بینین کە دۆخی کادرانی یەکێتی لە دۆخێکی باشدانیە لە دوو سێکتەردا. یەکێکیان باری ئابووری کادرەکانی خوارەوەیە، ئەوی دییان باری ڕۆشنبیری کادرەکانی خۆمانە. باری ئابوووریەکەی لە ڕاستیدا جۆرێک لە جۆرەکان بانقەز بێ بە بەرنامە بێ بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ من هەزەکەم کەسایەتی کادرەکان لە خوارەوە شکێنرا بێ. کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان کارێکی ڕێکخراوەی تەنزیمی ئەدا بە کادرێک و هاوڕام لەگەڵەوە بۆچوونەی کە دەبێت کادرانی ئمە پۆلیان کرێن. کاتێک من ئەرکێکی ڕێکخراوەیم پێدەدرێ دەبێت بزانم کە ئیمتیازاتەکانم لێبڕا و نووسرا بێت چییە، نەک بچم لە ئۆرگانەکانی سەروی خۆم بپارڕێمەوە سکاڵا بکەم کە ئیمتیازاتەکانم بە منەتەوە بۆ دابین بکرێت. ئەمە دۆخێکی زۆر خراپە ومێت دەکەم سەرکردایەتی نوێی ئێمە بیر لە مەسەلێ بکاتەوە کادر بە هەموو قورسایەکانی خۆیەوە بە پاراستنی کەسایەتەکانی خۆیەوە ئیمتیازاتەکانی بۆ دابین بکرێ ئەوەی کە شایستەتی. یەکێتی لە دۆخی خراپی دەوڵەتداریتیدا ئێستا بە گوڕوتینێکەوە داوای لا مرکزیەکەین. من جارێکتر ئەم چەمکە دەخەمە ناو حیزبایەتێکی خۆشمانەوە لە ڕاستیدا بێ ئێمە داوای لا مرکزی بۆ خۆشمان بکەین لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا ئەوە داوای لا مرکزی ئیمتیازیش بکەین. ئێستا گە سەیری بکەین ئیمتیازاتی هاوڕێکانمان هەواڵەکانمان لەسەر لە بەرامبەر ئیمتیازاتی خوارەوە زۆر جیاوازی هەیە. بۆیە ئەگەر ئێمە دەمانەوێت وەکو حیزبێکی سۆسیال دموکراتی ژیانی ڕێکخراوی و تەنزیمی لە باشووری کوردستانە بۆ گەلەکەمان بکەین دەبێت چەمکە فکریەکانمان لە ناو کادرەکانی خۆشمانە بەرکەماڵ کردوێت. دەبێت عەدالەتی ئیجتیماعی کە دەمانوێت شۆڕی بکەینەوە بۆ ناو کۆمەلگا لە پێشدا لە خۆمان بۆ خۆمانمان جێبەجێ کردوێت. دەبێت ئەو عەدالەتە ئەو دادگەریەتە برادرانی سەرکردایەتیمان هەواڵانی بەڕێزی ئێمە لەسەرێ ئەو ئیمتیازاتەنە بەشێک شۆڕکەنەوە لە خوانی قەدەغە بکەن بیدەنە خوارێ چکگەر خوارەوە بەهێز بێ باوەڕی من دەتوانین زۆرێک لە ئەرکەکانی تەنزیم و ڕێخستن و خواستەکانی یەکێتی جێبەجێ بێ. ئێمە شەهیدی زۆرمان داوە بەڵام ڕەزامەندی کەممان هەیە، دۆخێکی زۆر خراپە. تۆ شەهید زۆر بدەی خوێن زۆر بدەی بەڵام ڕەزامەندی جەماوەر و خەڵکەکەش لە ئاستێکی باشدا نەبێ. شتێک هەیە کە ئێستا ون بووە، ینی ئێمە لە دۆخێکی تاریکی ئاژین وەکو وێژە لە بیرمەندەکان ناڵێ هەموو تارماییەکمان بەدێ و حسابە. ئێمە ئێستا لە دۆخێکان لە باشووری کوردستانە وای لێ هاتووە پانتایی گەندەڵی هەمومانی بە دەست شوپاندووە. کەس ناتوانێت بڵێ بێتە دەرەوە بڵێ مدزم. سێ خەڵکێ تۆمەت دوبار دەکات کە تۆ گەندەڵی کە گەندەڵیش نەبوویت. جا بۆ ئەوەی کە ئێمە ئەم تۆمەتە یەکلایی بکەینەوە و ئەو خەڵکانی کە لە ژێر سایە و سێبەری بەرکەماڵی بە خوێن ئاودراوی یەکێتی نیشتیمانی کوردستاندا گەندەڵی و چڵپەخۆریان کردووە. کاتی ئەوەی ئەم سەرکردایەتە تازی ئێمە کە بەدەرە لە چڵپەخۆری و گەندەڵی و ئیمتیازات ئەوە بکەن، ینی کۆمەڵی خەڵکی خراپی لە ناو خۆماندا هەیە حەقە بە سزایی سزاکانی کەڵەکانی خۆیان بدەن، گەندەڵەکانی ناو خۆمان حەقە سزا بدەین. بە تایبەتی ئێستا گەلەکەمان داوای ئەمە ئاکات هەموو شوێک کون و قوشبنێکی ئەم وڵاتە ئەبیستی سیر دەکەیت گوێ دەگریت قسە لەسەر گەندەڵیە. ناکرێت سەرکردایەتی نوێی ئێمە سزاکەی بۆ گەندەڵان تیژ نەبێت، بڕیارەکانی بڕیاری دروست و لێبڕاوانە نەبن. بۆ مەسلەی کادر کە لەباری فکریدا لە ڕاستیدا ئەویش زۆر فەقیر حاڵەکەین وا دەخوازێت کە ئێستا ئێمە بیر لۆ بکەینەوە بێگومان پەیمانگای کادرانمان هەیە دەبێەوە بزانین و لە ساڵین ڕابردووە گەلێک کاری باش کرد. بەڵام ئێستا بەو دۆخی کە ئێستا پەیمانگان کادران هەیە کە من بە دەرچوونم کردووە ناتوانێت لە بەرامبەر خواستی بەهێزکردنی لایەنی فکری و ڕۆشنبیری کادرەکانمانە بێت. بە باوەڕی من ئێستا کاتی ئەوەیە ئێمە پەیمانگایەکی گەورەتر لەوە دروست بکەین. پەیمانگایمان بۆ فکر و شاری و ڕۆشنبیری چی ناوبنین بەڵام گرنگەوەی ئێمە بیر لەوە بکەینەوە کە کادرەکانی خۆشمان لەباری ڕۆشنبیریەوە بەهێزتر بکەین و ناکرێت دەورەیەکی 5 ڕۆژی پێ بڵێنم کادرە دەورەیەکی ڕۆشنبیری بیت و دەستبەرداری بیت. پێویست دەکات زۆر چڕ بێ و ماوە دوور مەودا بێت مانگ زیاتر بڕوادن کۆرسێکی تەواو بێ و ئەمە لەوێ تێز بکرێت تاقیکردنەوە بکرێت دەرچێت و ئەو شتانی کە پێویستە ئەو شتانی کە ئێستا کۆمەڵگاکەی ئێمە دەرکەوتەکانی فکری ڕۆشنبیری ئابووری ئەو قەیرانانەی کە هەیە ڕێخستن تێکێتی مامەڵەکردن هەموو ئەم مەسەلانە پێویست دەکەم کادرە لەو بابەتە پەروەردەکرێت. سوپاس. دەستخۆش.
بەخێر بیت نیوارەتان باش منیۆک و هاوڕێ هەواڵەکانم پیرۆزبایی ساڵیادی یەکێتی نیشتیمانی کوردستان لە خەڵکی کوردستان لە کەسوکاری سەربەرزی شەهیدان لە جەنابی هاوسەرۆکان لە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی یەکەم ومێد دەکەین بە هەمومانەوانێ بتوانین ئەو قۆناغی کە لە ئایندیا لە بەردەمانە تێیپەڕێنین چونکە سەرەتای بەرنامەکەش لە نوێبوونەوەوانە دەستی پێکرد دیارە نوێبوونەوە منەڵێم ومێدیش لەگەڵیا گەڕانەوەی هیواش بۆ خەڵک جارێکی تر ئەگەر ئێمە بگەڕینەوانە بۆ 3-4 ساڵ پێش کۆنگرە لە دوای نەخۆشکەوتنی جەنابی مام جەلال و کۆچی جەنابیانەوانێ ئەتوانم بڵێم بێهیواییەک لە ناو یەکێتیەکانە دروست بوو هیچ ڕووناکاییەک نەمابوو بەڵام مەبەستنی کۆنگرە و هەڵبژاردنەوەی سەرکردایەتێکی نوێ بەڕاستی ئەتوانم بڵێم هیوا گەڕایەوانی بۆ خەڵک و هاوڕێکانم ئاماژیان بێدا هیوا گەڕایەوە بۆ خەڵک بەرپرسیارەتی ئەنجومەنی سەرکردایەتی زۆر گەورە و زۆر قورسە بەرپرسیارەتی هاوسەرۆکان زۆر قورسە کە بتوانین چونکە تاکە هیوا تاکە ئومێد کە بۆ خەڵک چاوەڕوانی لێ بکە ئەم سەرکردایەتێ ئەم هاوسەرۆشێ کە بتوانین یەکێتی نیشتیمانی کوردستان پێ بگەێنینەوانێ بۆ هێزی یەکەم بۆ ئەوەی پارسەنگی هێز دروستکەینەوانێت لە ناو کوردستانە و ئەبێ خەمی ئێوە خەمی خەڵک بێ خەمی بژێوی خەڵک بێ خەمی یەکێتیەکان بێ خەمی کادرەکانتان بێ بەڕاستی لە ماوەی 28 ساڵ 27 ساڵی ڕابردووی حکومڕانیە کە ئێمە بەشدار بووین لە حکوومەتە هەموو کات یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردوتە پردێک بۆ تیمی حکوومەت و بۆ خزمەتی حکوومەت سەرنجام ئەوەمان لە هاای یەکێتی مامشوو کردوانێ ئەبێ تیمی حکوومەت خزمەتکار بێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کارکەین بۆی کە یەکێتی نیشتیمانی کوردستانی پێ بەهێز بکەینەوانێ بۆ کاغزگار لە وەڵامی وتەکانی کاکبورهانە کە باسی لە مەسلەی فکر کرد جەنابەت باسی لە فکر جەنابەت باسی لە ڕێبازی سۆشیال دیموکرات کرد دیارە لە کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوانێ فەلسەفە و ڕێبازی سۆشیال دیموکرات پەسەند کراوە لە کۆنگرەی دووەمە بووینە سۆسیالیست و دیموکرات هەتا ئێستا لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە لەم 27 ساڵی ڕابردووە کام بڕگە و کام خاڵ و ئەساسەی ڕێبازی سۆشیال دیموکراتمان پەسەند کردووە ئایا بۆ ئایندا چیمان پێ ئەکرێ چۆن ئەتوانن جێبەجێکەن یعنی بچووکترین خاڵی لێ جێبەجێکەکێکێک لە پایگرنگان گەڵێ یا هەڵبژاردنە یا دیموکراسی عەدالەتی کۆمەڵایەتی ئایا ئێوە توانیوتانە لە ڕابردوو لە ئایندا بتوانن عەدالەتی کۆمەڵایەتی لە ناو یەکێتیەکانە جێبەجێ بکەن و جێبەجێ بکەن و ئومێدیش دەکەم ئەو پێڕەوەی کە 100 ڕۆژە هەموار کراوەتەوە لەلایەن ئەنجومەنی سەرکردایەتیەوانێ هەمومان تامەزرۆین چونکە دەرفەت نەبوو لە کۆنگرەیە مناقەشەوە بکرێ ئەوەرکە ماسپارتەوانێ بە جەنابتان ومێ دەکەین بە زووترین کا بەدەستمان بگات بۆ ئەوەی ئێمەش بتوانین بەرنامە و کاری خۆمانی لەسەر دابنێن و سواسانەکەم دەستخۆش کاگرزگار لە تۆ دەست پێکەمەوە و کۆمنت و دواوتەشر لەگەڵەوە لە بەرەوەی کاتی پرۆگرامەکە بەرەو کۆتاڕات وڵای بابەتەکان زۆرین زۆر بوونەکی بەرحاڵ ئەو لە دێنم بابەتەکان وەڵام نێنەوە بەڵام بە کورتیوانە دەمەن پێڕەوی ئێمە ئیشەڵا ئەخێنە سەر تەرجمەی سەر زۆربەی زمانەکانی دنیاکەن لەسەر مۆزەی سۆسیال دیموکرات خۆی لە ئەسڵا بزنەوەی چەپڕەوانەیە چەپڕەوانەیەکی میانڕەو یەک لە شتارە گرنگەکانی دادپەروەریە دادپەروەری بڵێن وەنمونە کە تۆ حزبێکی ئەگە لەناو حزبەکەی خۆت دادپەروەری نەبێ من پێم وانێ بتوانین لەناو حکومەت دادپەروەری جێبەجێکە منش پێتەڵم من ڕەخنە لە شێوازی دادپەری ناوێکی تێگرم بەڵام ئەو مانای ئەوەیە دنیا کۆتایی پێهاتووە مانای ئەوەیە ئەو ڕەخنانی جاران گرتمان ئەگەر گوێ لێ نەگیرا بێ مانای ئەوەیە ئێستا بۆت نەبێ ڕەخنە بگرێت نەخێر ڕەخنەکان بە زوڵاتر بێ بە گەرم و گورتر بێ و زیاترش دووارێکی و تاکیدی لێکەوە هیچ ئەوە یەک لە با بڵێن پێناسەی کادر ینی با بڵێن مانای سەرکردەیەکی حزبێتر لە هەر ئاسێک بێ ئەوانە منش پێتەڵێم نەخێر موچەیە ئەوەی پێوترێ ئیمتیاز جیاوازیەکەی یعنی ئەنێ من نایشارین ینی مەسەرەن ئەگە زاران موچەی سەرکایەتی 5 میلیۆن بە 6 میلیۆن من زارە کردوماتە نیوەی ئەوە هەر بۆ ئاگاداری بۆی جیازەکە کەمەوە بێ لەگەڵ ئەندامی مەکتەبە لەگەڵ نازانم بڵێن هەموو پلەکانی تری حزبی ئەوانە بەڵام لە هەموو دنیاش فەرقێ لە بینی مۆزەف و وەزیرە لە بینی وەزیر و جێگر وەزیرە ئەمە لە هەموو دنیا هەیە
لە ئەوروپایە و لە سوسیال دیموکراتیە و لە فیقیا و لە هەموو شوێنێکە ئەوە ئەی بێتوانە بەڵام لە هەمی گرنگترەوەیە ئەو ئیمکاناتێکە خۆمان هەمانە لەوەیە دادپەروەەر بین و لەوەیە شەفافش بینەوەە ئەنی هەم دادپەروەەر بین و هەم شەفافش بینەوەوانە و ئەوەی جەنابەت باست کرد لەسەر مۆزوعی با بڵێن جیاوازی جارێک کرد لە نێوان کادر و ئەوانە هەمووی من دڵنیاتەکەم ئێستا مەکتتەبی ئیدارە و دارایی گشتی ئێمە ئەوانەی کەەوە خۆی و موچەنیە لە ئەسڵە کادری متەفەڕق پارەی حزب پارەیە داتێ ئەو فترەیە کە خۆی تەفەڕق کردو بووی ئەو موچەی وەکو حکوومەت نییە خانە نشینی تێبێ و ژن و مناڵ و شتی وحی تێبێتوانە ئەنی موچە حزب لەو داهاتێ خۆی کە هەیەی ئەو داهاتێ کە بە ڕێگەی یاسا دەچیەکەوێ بۆ هەیە بڕێک پارە ماگانە تەرخان کە بۆ ئەو کادرە بەڵێ بەڵێ لا نێ وڵاتان کادر بەگرێ بەس لەگە حزبەکەی خۆیە ئیشی تەفەڕۆەکە لە وڵاتانی پێشکەوت نەک بە شوێی موچەوانە ساڵێکە 6 مانگەیشەکە و چاوەڕێی ئەوە شەکەین ئەو پێڕەوی کارەکە لە ئەنجومەنی سەرکاری پەسەند کرا بودجێ هەموو وەرگانەکان ئێمە پیاچینەوە هەموو وەرگانەکانی یەکێتی نیشتیمانی تر لە ئاستی با بڵێن کۆمیتە و کردەوە تاوەکو ئەگاتە بەرزترین ئاستی ئەمە من یەک ئامۆژگارێکی هەواڵانە ینی نەکەروەیە بەڵکو بۆ هەموو بینەران بۆ هەموو ئەندامان یەکێتی ئێمە لە قۆناغی بنیاد نانەوەی ئەنی هەواڵانی بەڕێز من یەک شتێکمان دروستکرد هەنێجا دروستکردنی خانوویەک زۆر ئاسانترە لە چاکردنەوەی خانووەکە هەنێجار چاکردنەوەکە ئالۆسترە ئزعاسترە ناڕێکترە لە بنیاد نانە دیزینت حاضرە نەخشەکەت حاضرە بە لە چاکردنەوە نەخشەکەت نەخشە نوێیەکە لەگە نەخشە کۆنەکە نەجار یەکان گیر نابێت هەتە لە ڕووی سیستەمی بینا و ئەو جۆرەشتانەوە لەبەرەوە قۆناغی بنیادنانەوە یا ئەو هەواڵە قسێکی جوانی کردوانە وتی ئەرکەکە بەراوردی کرد بە قۆناغی دوای شکستی شۆڕشی ئەیلول لە ساڵی 1970 لێ زۆر ئاڵۆزە بەڵێ منش تاکید لێکم قۆناغەکە لە هەموو ڕێک ئاڵۆزە نەک بۆ ناخۆی حزبانە ئێمە وڵاتی عێراق ئێمە کە عێراقین لە مەترسیدایە ئێمە هاوڵاتی هەرێمی کوردستان هەرێمەکە لە مەترسیدایە مەترسیەکە زۆر کەس تەنیا باسی موچاکە مەسەلەکە بەس موچە نییە مەسەلەکە زۆر باریکی ژیانە یانی لەبەرەوە هیوادارین هەم بە یەکگرزی ناوێچێتی بە یەکگرزی لایەنە کوردستانەکان بتوانین ئەم قۆناغە تێپەڕێنین و ئەو گەندەڵی و پاشەگەردانی هەیە لە سیستەمی حکومڕانی چ لە هەرێم یا لە عێراقا بتوانین بە هەموو لایەکمان چارەسەری کەین کە لە سەبەری داها وڵاتی بتوانێت خۆشگوزەران و بە سەربەرز و سەرفراز بژێت باش دەستەکانت خۆش بێ کاک ڕزگار سپاس کاک فەریس کۆمنتی تۆ لە کۆتاییدا و لەسەر ئەو قسانەی ئەخیری کۆمنتم نیە من هاوڕام لەگەڵیان لەبەرەوە ینی کە هاوڕام بووم پێویست ناکەم کۆمنتم هەبێت بەڵام بۆ مەسەلەی سۆسیال دیموکراسی کە ئەمە بیر و باوەڕی ئێمە یعنی ئێمە لە کۆنگرەی یەک بڵێن قۆناغێکمان تێپەڕی لە چەپی شۆڕژێڕەوە بۆ چەپی سۆسیالست و لە ناو سۆسیالستە بووینە سۆسیال دیموکرات یاخود سۆسیالست دیموکرات سۆسیالست دیموکرات ئایدۆلۆژیا نییە یعنی ئایدۆلۆژیا زۆر ڕوونە یعنی هەموو شتێکت پێ ئەڵێت یان چه ئایدۆلۆژیای دینی بێت یاخود ئایدۆلۆژیای سیاسی بێت یا مێژووی بێت بەڵام ئەوەی کە پەیوەندی بە فکری سۆسیال دیموکراتەوە هەیە فکری سۆسیال دیموکرات فکرێکی زۆر عامە پێت ئەڵێت ئێمە سۆسیالستێکت بۆ دابینەکەین ئەم سۆسیالستە کەس نەتوانێت کەسی تر بچەوسێنێتەوە دەرفەتی ئەوەی بۆ ئەرەخسێنی کە کار بکات کاسبی بکات دەوڵەمەند بێت پارەی وەزعی ئابووری خۆی چاکات ژیانێکی خۆش بۆ خۆی دابین بکات و ئێمەش وەکو حزب وەکو دەوڵەت وەکو حکومڕان یارمەتی ئەدەین ینی لەم چوارچێوەیەدا فکری سۆسیال دیموکراتی خۆی ئەنوێنێت بەڵام لای خۆمان چونکە ئێمە لە چەپی شۆڕژێرەوە هاتوونەتە ناو چەپی سۆسیالست واتی ئەگەین ئەویش هەر ئایدۆلۆژیایە و ئەویش تیۆری هەیە و هەمووی لە هەموو وڵاتێکە بە یەک شێوە جێبەجێ ئەکرێت و بەو شێوەیە نییە یان هەر وڵاتێک تێڕوانینی خۆی هەیە بۆ مەسەلەی سۆسیالست و ئەو شتانە ڕەنگە ئێمە هەڵەیەکمان کردبێت لە مەسەلەی سۆسیال دیموکراسی ئەویش ئەوەیە کە هەر لە سەرەتاوە باسی ئابووری یاخود لێکدانەوەی چەوتمان هەبوو بۆ ئابووری بازار
وامان دەزانانی ئابووری بازار مانێ ئەوەیە کە دەوڵەت هیچ مڵچی نەبێت هیچ کارگەی نەبێت هەموو شتێک بۆ کەرتی تایبەت بێت ئەمە لە ئەمریکاش کەرتی گشتی هەیە لە ئەوروپاش و لە ئەلمانیا و لە بەریتانیا حکوومەت خۆی مڵچی هەیە کارگەی هەیە پرۆژەی هەیە کۆمپانیای هەیە بەڵام لای ئێمە ئەم هەڵەیەمان کرد ئەو کاتە زۆر ورد نەبوون لە مەسەلەکە بەڵام ئەکرێت ئێمە ئەم هەڵەیەک نییە کە چارەسەر نەکرێت دەرفەت هەیە بۆ چارەسەرکردنی ئەمە یەک دووەمیشان خەڵک تێبگەینی کە سوسیال دیموکراسی ئایدۆلۆژیان نییە بۆ ئەوی بەراوردی نەکەن لەگەڵ ئایدۆلۆژیای دینی کە زۆر ڕوونە لەگەڵ ئایدۆلۆژیای سیاسی کە ئەویش زۆر ڕوونە تێڕوانینێکی گشتیە بۆ شێوەی بەڕێوەبردننی دەوڵەتێک بە شێوەیەکی دیموکراتیانە بەبێ ئەو چەسانەوە هەبێت بەبێ ئەوەی چەسانەوەی سیاسی و ئابووری لەسەر خەڵکە هەبێت و خەڵک ئازاد بێت لە کاسبی و دەوڵەتیش ببێتە پاڵپشتی هەموو ئەو چالاکیانە و خزمەتی هەموو هاوڵاتیان خۆی بکات. تەلارخان تۆ لە کۆتاییداوە کۆمنتت بەگشتی؟ دەستیان خۆش بێ من تەکی لەسەرواکەینەوە هەواڵانش باسییان کرد ئێمە چەند جگە لە پەیڕەوی ناخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەموو ئۆرگانەکانی کە پەیڕەوی کاری خوانە بێ ئەم پەیڕەوی کارانش بۆ بەستنەوەی جارێکە هەموو بڕیارەکانە بە سەر و خوان و کارکردنە لەسەر بەژاری پێکردنی سەرجەم ئەندامەکاندا ناو پەیڕەوی کارەیە بۆ بڕیاردانیشکردن لەسەر پەیڕەوی کارەکەیە بەشێک کە ئێمە هەندێک شتێکەمان هێشتۆتەوە بە ڕێسایەک وەکو یاسایەک دەرچێت لە ئەنجومەن سەرکردایەتی کە پەیوەندیدارە بە ئەو حقوق امتیازاتانە سزا و پاداش کە ئەمە دواتر کار لەسەرکرێ بۆی کەمترین جیاوازی هەبێ کەمترین جیاوازی هەبێ و لە هەمان کاتە چۆن هەموو کادرێک دڵسۆزانە کار ئەکا لە بەرامبەر بێ پاداشتیشی هەبێ وەکار لەسەرەوەکە حقوق امتیازاتەکانی چییە کە ئەوش بۆ ڕێسای ڕێکەخرێ کە لە ئەنجومەن سەرکردایەتی دەرەچێ و ئەبێتە یاسای بۆ کاری لەسەرکرێ و باس لەسەر لا مەرکەزیت کرا ئێمە لە پەیڕەوی ناوخۆیان کارمان لەسەرەوە کردووە هەموو دەسەڵاتەکان ڕاستەوتمان مەرکەزیە بێ بەڵام لەگەڵەوەشان مەڵبەندەکان لە سنووری جوگرافی خوانە دەسەڵاتێکی تەواویان هەبێ بۆ هەموو بەشەکانی ڕێخستن هەبێ لە ناو مەڵبەندەکە و لە هەمان کاتە هەموو ئەو مەکتەبانەی کە هەیە لە ناوکێتی نیشتیمانی کوردستان بەشیان هەبێت لیسانەوە لە ناو ئەو مەڵبەندەیە بۆ ئەوەی کە زۆرترین بڕیاردان و وەک چۆن بڵێ سەرچاوەی بڕیار و پلانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕۆحی سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو مەڵبەندەکانە کاری لەسەرکرێ و جێبەجێکرێ کە ئەوەش وەکو لا مەرکەزێتی تەواومانداوە چۆن ئێستا ئیش لەسەر ئەواکەن لا مەرکەزێت هەبێ بۆ سەرجەم پارێزگاکانی بڵین هەرێمی کوردستان و ئەو بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاری لێ سەرەکەن لە چوارچێوەی یاسا بە هەمان شێوە ناحیزبە جێبەجێەکەین و باسی گەندەڵی زۆر کرا ئێمە کار لەسەرەوە کراوە میکانیزمێ بدۆزینەوە لە پەیڕەوی کاری بڵێ ناوەندی کاروباری یاسایی کاری لەسەرەکەین لەبەرەوەی مادێکمان هەیە مادەی 12 بۆ سزادان و ئەو سزادانش تەنها بۆ وەک چۆن بڵێ دوای چاودێریکردن و کارکردن لەسەر ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروە بەرکەوتەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەت و پەرلەمان چکەم جارە بە جیاواز کار لەسەرەوانێشەکەین بۆی هەر کەسێک هەر پۆستێک وەرەگرێ لە حکوومەتیان لە پەرلەمان کە کەوتەی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەبێ بیپارێزێ و بەرنامەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگای ئەو شوێنەوە جێبەجێ بکە ئەگەر وانە بوو ئەوە ئەو پۆستی لێ وەرەگیرێتەوە و کاری لەسەرکرێ و ئەمانە هەمووی لەو مادای جێبەجێ کراوە هیوادارین لە کۆتاییە بینە پارێزەری پەیڕەوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بێتە مایە خۆشگوزەرانی و کاری باش بۆ کادرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرجەم لایەنگران و هەوادارانی یەکێتی نیشتیمانی کوردستان. خۆش بێ دووبارە سواس بۆ ئامادەبوونتان سواس بۆ وتە بە نرخەکانتان سواس بۆ میوانەکانم کە لە ستۆدیۆ ئامادەبوون پرۆگرامی تیم ئەم بەشەی کۆتایی پێدێ زنجیرەکانی تری داهاتوی بەردەوامە بێت لەسەر چەند تەور و بابەتێکی تر قساکە ئەمڕۆ بە دیاریکراوی قسەمان لەسەر نێوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد تا پرۆگرامێکی تری تیم دێنەوە خزمەتان هەمیشە ماڵەکانتان ناودان بێ و لە تەندروستێکی باشدا.